سڵاتوانێ بێدازان بەخێر بێن بۆوانەیەکی نوێ لە بەشی چوارەمی کۆرسی نێتوەرک پلس. لەوانەکانی ڕابردوو تۆ فێر بووی کە چۆن گۆڕانکاری ئەنجام بدەین لە نێوان باینەری و هەروەها دیسیمەڵ. ئێمە لەم وانەیە باسی هێکسادیسیمەڵەکەین، چۆن تۆ بتوانی ژمارەیەکی باینەری بیکەیت بە هێکسادیسیمەڵ. بەڵام سەرەتا دەبێت ئێمە بزانین کە هێکسادیسیمەڵ چییە، چۆن مامەڵەی لەگەڵ بکەین، پاشان باسی گۆڕانکاریەکەکەین. با دەست پێ بکەین. سەرەتا ئەگەر باسی هێکسادیسیمەڵ بکەین چییە؟ تاکو بە ئاسانی بتوانین لێ تێبگەین، پاشان بینە سەر بابەتەکانی دیکە. هێکسادیسیمەڵ سیستەمێکی ژمارەیە. سیستەمی ژمارە مانای چییە؟ وەکو سیستەمەکانی دیکە. چۆن ئێمە باسی باینەریمان کرد، باسی دیسیمەڵمان کرد، ئەوەش بەشێکە لەو سیستەمە. لەسەر بنەمای 16ەیە. باشە و هەروەها 16 هێمای هەیە. بنەمای 16 بەیس 16 مانای چییە؟ چونکە ئەبێ ئێمە لە هەر وشەیەک لە هەر ڕستەیەک تێبگەین تاکو ئەوانی دیکە ئاسان بێ. بنەمای 16 باینەری بنەمای 2 واتە 0 و 1 بۆیە نووسراوە بەیس 2 واتە ژمارە باینەریەکە ئەنووسرێ لە نێوان دوو کەوانە و لە تەنیشتی بە بچووکەی ئەنووسرێ 2 واتە ئەمە ژمارەیەکی باینەریە لەسەر بەیس 2. دیسیمەڵ بەیس دەیە. هێکسادیسیمەڵ کاتێک ئەڵێین بنەمای 16 واتە 16 هێمای لە ناوە. باشە بۆچی من ناڵێم لە 16 ژمارە پێک هاتووە یاخود ناڵێم لە 16 پیت پێک هاتووە؟ چونکە هێکسادیسیمەڵ تێکەڵە لە نێوان پیتی ئینگلیزی و هەروەها ژمارە. باشە؟ پرسیارێکی دیکە هێکسادیسیمەڵ لە چ شوێنێک بەکاردەیە خۆت بۆ پێویستە ئێمە ئەگەر لە دوورەوەش بێ کەمێک بزانین کە شتێک هەیە بە ناوی هێکسادیسیمەڵ. ئەم سیستەمە لە ماکەدرێس ئەیبینی. باشە؟ کاتێک لە تەلەڤیزیۆنەکان یاخود لە کۆمپیوتەرەکان سێرڤەرەکان کاتێک ماکەدرێسە بینی، نووسینی ماکەدرێسەکە لەسەر سیستەمی هێکسادیسیمەڵە. باشە، لە چ شوێنێکی دیکە ئەیبینی؟ لە کۆدی ڕەنگەکانی گرافیک دیزاین، وێبسایت، ئەپلیکیشن. کۆدی ڕەنگەکە زۆربەی کات بە هێکسادیسیمەڵ ئەنووسرێ. هەرچەندە RGBش هەیە، بەڵام بە زیاتر لە وێب دیزاین و ئەو بابەتە بە هێکسادیسیمەڵ ئەنووسرێ. و هەروەها لە IP ئەدرێسی ڤێرژنی 6 بە هێکسادیسیمەڵ ئەنووسرێ. واتە بەکارهێنانی جیاوازە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە، بەڵام ئەم سیستەمە بەکاردێ. یەکەم بابەت کە بۆ ئەم سیستەمە دروست کرا تاکو ژمارە باینەریە گەورەکان بچووک بکرێنەوە لەسەر سیستەمێک کە بە ئاسانی بتوانین مامەڵەیان لەگەڵ بکەین. یعنی بۆ نمونە بهێنە بەرچاوت ئەگەر هێکسادیسیمەڵ نەبە، باشە ماک ئەدرێسەکان ئەگە پشتیان بە باینەری ببەست بە، ژمارەیەکی باینەری یەکجار زۆری لێ دەرەچوو. بۆیە هێکسادیسیمەڵ دروستکرا تاکو ئەم ژمارە باینەریە گەورەیە کورد بکرێتەوە بۆ چەند پیتێک و ژمارەیەک کە دەلالەت لەسەر ژمارە ئەسلیە باینەریەکە بکە. زۆر چاکە. ئێستا بابین باسی لیستی هێکسادیسیمەڵ بکەین. کاتێک ئێمە وتمان لە 16 هێما پێکاتووە، بابین باز بکەین کە چۆنە. سەرەتا لە 0 تاکو ژمارە 9 ئەوانە بە ژمارە ئەنووسرێن بە شێوازێکی تەبیعی، واتە کێشەت لەگەڵ نییە. بەڵام پاش ژمارە 9 لێرە تۆ نابێ بنووسیدە، ئەبێ لێرە تۆ لەسەر ئەم سیستەمە بڕۆی کە ژمارە دا لە هێکسادیسیمەڵ ئەبێتە PTA ئینگلیزی. باشە؟ کەواتە دا لە هێکسادیسیمەڵ چی پێوترێ؟ پێوترێ A. باشە، ئەدی ژمارە 11 پێی ئەوترێ B. ژمارە 12 پێی ئەوترێ C. ژمارە 13 پێی ئەوترێ D. PTD ئینگلیزی. باشە؟ ژمارە 14 پێی ئەوترێ E، ئەنووسرێ E، و هەروەها ژمارە 15 پێی ئەوترێ F. کەواتە لە 0 تاکو ژمارە 9 ئەوانە ژمارەنە، لە ژمارە 10 تاکو ژمارە 15 ئەوانە بە پیتی ئینگلیزی ئەنووسرێ، لە A تاکو پیتی F. زۆر باشە؟ ئەوە سیستەمی هێکسادیسیمەڵە بە کورتی. ئێستا داوا کراوە لە تۆ کە ئەم ژمارە باینەریە کە ئەیبینی بیگۆڕیت بۆ هێکسادیسیمەڵ. سەرەتا ئەبێ شتێک بزانی کە ڕێگایەکانی یەکجار زۆرن. واتە تۆ نەک بڵێ کە تەنها ئەم ڕێگایە هەیە کە من بتوانم باینەری بگۆڕم بۆ هێکسادیسیمەڵ. باشە؟ ڕێگایەکان زۆرن، تەکنیکەکان جیاوازن. ئێستا ئێمە ئەو ژمارەیە وەردەگرین، ژمارەیەکی باینەریە، بە تۆ دەڵێ بیگۆڕە بۆ هێکسادیسیمەڵ. یەکەم یاسا کە دەبێت تۆ ئاگاداری بی زۆر بباشی و هەروەها ئەو یاسایە لەبیر نەکەی. کاتێک ژمارە باینەریەکە دێتە پێشت، ڕاستەوخۆ گروپی 4 ژمارەیی لێ دەرەکەی. باشە؟ گروپی 4 ژمارەیی واتە ئەو باینەریە ڕاستەوخۆ ئەیکەم بە گروپ، هەر گروپێک ئەبێت 4 ژماری لێدەر بکەم. نابێت 5 ژمارە بێ،
و نابێ لە 4 ژمارە کەمتر بێ گروپەکە. باشە، یعنی تۆ نابێ بچی گروپێک دەربکەی 3 ژمارەی باینەری لە ناوە. باشە، یاخود 5 ئەبێ 4 بێ. وەک لە بەرامبەرتان دیارە ژمارە باینەریەکە ئێستا چیەکەم؟ ئەیکەمم بە 2 گروپ، هەر گروپێک 4 ژمارەیە. باشە، ئەوە دادا گروپەکەی دیکەش هەر هەمووی یەکە، 4 یەکیە. هەنگاوی دووەم کاتێک ئەینووسی ئەبێت لە خوارەوە ئەو ژمارەیە بنووسی 1 2 4 8. ئەگەر لەبیرت کرد کە ئەو ریزە بنووسی 1 2 4 8 باشە، لەوانەیە تۆ بابەتت زۆر بێ لە کاتی تاقیکردنەوە یاخود لە شوێنێکی دیکە لەبیر بکەیت. زۆر بە ئاسانی کە یەکەکەت نووسی بڵێ 1 کۆیەک هە لە مێشکی خۆت ئەکاتە 2 2 کۆ 2 ئەکاتە 4 4 کۆ 4 ئەکاتە 8 کەواتە تۆ ڕیزەکەت نووسی. باشە، بەڵام خۆی چونکە ئاسانە ئێمە لە باینەری باسمان کرد وتمان 1 2 4 8 16 32 64 128. ئەوە لە بابەتی باینەری و دیسیمەڵ ئێمە گوتمان ئەوە یاسایەکی زۆر گرنگە ئەبێ لەبەری بکەین. بەڵام لێرە ئێمە پێویستمان بە ژمارەکانی دیکە نییە، تەنها پێویستمان بە 4 بتە. 4 بت ینی 1 2 4 8. باشە، زۆر ئاسانە. هەنگاوی دووەم تەنها دەبێت ئەم ڕیزە بنووسی. ڕیزەکە چییە؟ 1 2 4 8. باشە، هەنگاوی دووەممان نووسی ڕیزەکە، پاشان چی بکەین؟ زۆر بە ئاسانی ئەبینی ئەوەی لەسەرەوە نووسراوە 1 ینی پێویستت بە ژمارەکەی خوارەوەیە. جا ژمارەکە 8 بێ 4 بێ 2 بێ، ئەگەر بینیت باینەریەکە یەکە ینی بە تۆ ئەڵێ هێمایەکی سەوز بکە لەسەر ژمارەکەی خوارەوە ڕیزەکە. ئەوەی ئەبینی سفرە ینی پێت ئەڵێ هێمایەکی سوور بکە لە خوارەوە ژمارەکە، من پێویستم بەم ژمارەیە نییە. جا ژمارەکە 8 بێ 4 بێ 2 بێ، بەڵام کە بینیت باینەریەکە سفرە ینی ئەو ژمارەیەم بۆ کۆمەکەوە. ئێستا کەمێکی دیکە ئەزانی کە بۆ پێویستمان بە کۆکردنەوەیە. با دەست پێ بکەین هەنگاو بە هەنگاو. یەکەکە لە خوارەوەی 8، هێمایەکی سەوز لە ژێر 8ەکە دائنین، واتە ئێمە پێویستمان بەم 8ەیە. باش، ئەڕۆی ناوەی تەنیشتی سفرە، واتە پێویستمان بە ژمارە 4 نییە. پاشان ژمارە یەکمان هەیە کە لە خوارەوە 2، واتە پێویستمان بەم ژمارە 2ەیە. ڕەنگێکی سەوز لەسەر ژمارە 2کە دائنین، بازنەیەک 4 گۆشەیەک هەر شتێک کە تۆ لەبیرت بێ کە تۆ پێویستت بەم 2ەیە. ژمارەکەی تر سفرە، واتە پێویستمان بە یەکەکە نییە. باشە تاکو ئێستا ینی ئێمە لەم گروپە چەند ژمارەمان هەیە؟ تەنها 2 ژمارەمان هەیە، ژمارە 8 و هەروەها ژمارە 2 کە سەوزن. باشە، ئێستا چیەکەی؟ کۆتا هەنگاو کۆیانەکەیەوە. 8 کۆ 2 ئەکاتە 10. دەیەکە بنووسە. 10 لە سیستەمی هێکسادسیمەڵ چی پێ ئەڵێین؟ پێی ئەڵێین A، PTA ئینگلیزی. لە خوارەوە لە شوێنی ئەنجامەکە یەکەم شت ئەنووسی A. ئێستا با بێنە سەر گروپەکەی تر. لێرە ئەبینی کە هەمووی یەکە، کەواتە پێویست ناکە من بڵێم هێمای سوور و هێمای سەوز بکە ژێر ژمارەکانی خوارەوە. پێویست ناکە، هەر هەمووی یەکە، واتە من پێویستم بە ژمارەکانی خوارەوەیە. پێویستم بە 8، پێویستم بە 4، پێویستم بە 2، پێویستم بە 1. باشە، 8 و 4 و 2 یەک چەندەکە؟ ئەکاتە 15. 15 لە هێکسادسیمەڵ چییە؟ PTF ئینگلیزی. باشە، ئێمە وتمان لە 0 تا 9 ژمارەکانە. 10 پێی ئەڵێن A، ژمارە 11 پێی ئەڵێن B، ژمارە 12 پێی ئەڵێن C، تا کۆتایی تا ئەگەین بە ژمارە 15 کە کۆتاییەکەیتی. 15 لە هێکسادسیمەڵ F ئینگلیزیە. کەواتە ئەنجامەکەمان تەواو بوو، ئەوە کۆتا هەنگاوەکە کردمان، ینی ئەکاتە AF. کەواتە ئێستا تۆ زانیت کە باینەری بکەیت بە هێکسادسیمەڵ بە ئاسانترین شێواز. خۆی ڕێگایەکە خێرایە، بەڵام چونکە من باسی ئەەکەم هەنگاو بە هەنگاو بۆیە بە خاوی ئەیبینن. کەواتە ئەگەر ئەم ژمارەیە هاتە پێشت یەکەم جار چیەکەی؟ ڕاستە خۆلیستی هێکسادسیمەڵەکە بنووسە تاکو ئاسانتر بێ بابەتەکە بۆت. لە 0 تاکو ژمارە 9 بنووسە، پاشان ABCDEF. باشە، ینی 10 11 12 13 14 15 لە تەنیشتیان بنووسە. هەنگاوەکەی دیکە چیەکەی؟ ژمارە باینەریەکە گروپی 4 ژمارەیی لێ دەربهێنە. گروپەکانت دەرهێنە، یاسایەکە بنووسە 1 2 4 8. هەر باینەریەکت بینی کە یەکە، واتە پێویستی بە ژمارەکەی خوارەوەیە هەر لە گروپەکەی خۆی کۆی بکەیتەوە.
ئەگەر بینی سفرە یعنی پێویستی بەم ژمارەی خوارەوە نییە. ئێمە وتمان 82 ئەکاتە 10 بۆیە 10 لە هێکسەدسیمەڵ ئەکاتە ئەیەکەمان نووسی گروپەکەی دیکە هەمووی یەکە کەواتە هەر هەمیان کۆ ئەەکەینەوە 8 و 4 و 2 1 ئەکاتە 15 لە هێکسەدسیمەڵ ئێفە. بابین نمونەیەکی دیکە حەل بکەین. باشە نمونەیەک کە لەوانەیە سەرەتا تۆ هەموو شتێکت لێ تێک بچێ. باش با سێری نمونونەکە بکەین. ئەوە ژمارەیەکی باینەریە کە لە بەرامبەرت دیارە. ئێمە وتمان یەکەم جار چیەکەین؟ وتمان گروپی 4 ژمارەیی دەرەکەین. زۆر چاکە. یەکەم جار کە تۆ ئەم باینەریە ئەخوێنیەوە کە بزانی چەند ژمارەیە ئەبینی ئێستا 1 2 3 4 5 6 7 ئەوە 7 ژمارەیە. باشە من چۆن دوو گروپی 4 ژمارەیی لێدەر بکەم لێرە؟ لەوانەیە ئێستا پرسیار بکەیت من چی بکەم لەم حاڵەتە؟ یاسین وتی دوو گروپی ژمارە 4 لێدەر بهێنە ئەوە 7 ژمارەیە. چی بکەم لەم حاڵەتە؟ زۆر باسانی پێویست ناکە لە خۆت تێک بدەیت یاخود بە زەحمەت وەرێ بگری. سفرێک لە دەستە چەپ زیاد بکە وەک لە بەرامبەرت دیارە ڕاستەخۆ کە سفرەکەت زیاد کرد بوو بە 8 ژمارەی باینەری. ئێستا دووبارە هەنگاوەکانی خۆمان لێرە زۆر بە تەبیعی تەواویەکەی چونکە زیادکردنی سفرەکە لە دەستە چەپ کاریگەری ناکە لەسەر ئەنجامە کۆتاییەکە. باشە بەڵام ئەگە سفرەکەت لە دەستە ڕاستەوە زیاد کرد ئەنجامەکەت هەڵە دەبێت. ئێستا با تەواو بکەین ئەو نمونەیە حەل بکەین تاکو باسی سیناریۆیەکی زۆر زەحمەتر بکەین. ئەم ژمارانە ئاسانن بەڵام ئەگەر باینەریەکی زۆر دوور و درێژت هاتە پێش چۆن مامەڵەی لەگەڵ بکەین. با باسی وەی بکەین. ئەوە ئێستا کردمانە 8 باینەری سفرێکمان بۆ زیاد کرد. لە خوارەوە یاسایەکە نووسین بە خێرایی 1 2 4 8 لە گروپەکەی تر 1 2 4 8 ئێستا دێن سەیریانەکەی. سفر ینی پێویستمان بە ژمارە 8 نییە ڕاستەخۆ هێمایەکی سووری لێدا. ژمارە 1 ینی پێویستم بە ژمارە 4 کە لە خوارەوەیتی. سفر پێویستمان بە 2 نییە. ژمارە 1 کۆتا ژمارە لە گروپەکەی خۆی لە خوارەوە 1 نووسراوە ینی پێویستمان بە یەکەکەیە. باش 4 کۆ 1 ئەکاتە 5 5ەکە نووسی. 5 پێویستە ئێمە بە پیتی ئینگلیزی بینووسین؟ نەخێر چونکە وتمان هێکسادسیمەڵ لە 0 تاکو 9 بە ژمارە ئەینووسی. بابینە سەر گروپەکەی تر. گروپەکەی تر 0 لە خوارەوە 8 ینی من پێویستم بە 8ەکە نییە. ئەوی تر ئەبینی 3 یەکیە 1 1 1 ینی من پێویستم بە 4 پێویستم بە 2 پێویستم بە 1. 4 کۆ 2 کۆ 1 ئەکاتە چەند؟ ئەکاتە 7. باشە 7 لە سیستەمی هێکسادسیمەڵ چییە؟ هەر 7ەکە نووسرێ باسم کرد پێشکەمەک. کەواتە ئەنجامەکەی ئەو باینەریە بە هێکسادسیمەڵ چییە؟ 57. باشە بەڵام وا باشترە لە نێوان دوو کەوانە ژمارە 16ەکە بنووسی واتە ئەو 57 هێکسادسیمەڵە. باشە ئەوە مانای دوو کەوانەکەیە ئەتوانی نەینووسی بەڵام وا باشترە بینووسی باشترە. باش ئەوە باسی ئەو نمونەیەمان کرد با ئێستا بین باسی نمونەیەکی زەحمەتتر بکەین. ئەوە کۆتا نمونەیە ژمارەیەکی باینەری بەم شێوازە دێتە پێشت ئەبێت بکەیت بە هێکسادسیمەڵ. سەرەتا ئێمە دەبێت بزانین کە ئایا ئەتوانین گروپی 4 ژمارەیی لێدەر بکەین یاخود پێویستە کە ئێمە سفرێک زیاد بکەین لە دەستە چەپ. با بیژمێرین ئەگەر هەر هەمووی بژمێرین 14 ژمارەیە. باشە 14 ژمارە ئەتوانین گروپی 4 لێدەر بهێنین؟ نەخێر. باشە بۆیە ئێمە پێویستە دوو سفرێک زیاد بکەین تاکو کۆی ژمارەکانمان ببێتە 16 بتوانین گروپی 4 ژمارەیی لێدەر بکەین. سفر ینی پێویستم بە 8ەکە نییە. سفرەکەی تر ینی پێویستم بە 4ەکە نییە. دوو یەکیمان هەیە ینی 1 و 2 ئەکاتە 3. 3 لە هێکسادسیمەڵ چەندە نووسرێ؟ هەرە نووسرێ 3. ئەڕۆینە گروپەکەی تر 11 لە هێکسادسیمەڵ چی پێوترێ؟ پێی ئەوترێ B. باشە بۆیە ئەنووسیم B لە ئەنجامەکە. ئەڕۆینە سەر گروپەکەی تر 4 و 1 ئەکاتە 5 5ەکە ئەنووسم. ئەڕۆمە کۆتا گروپ ینی بە کۆی گشتی 8 و ژمارە 2 ئەکاتە 10 لە هێکسادسیمەڵ چی پێوترێ؟ پێی ئەڵێن A پیتی A ئینگلیزی کەواتە ئەنجامەکەمان ئەکاتە 3B5A. باشە با ئێستا ئێمە دڵنیا بین لە ئەنجامەکەمان.
زۆر بە ئاسانی وێبسایتێک هەیە کە لە دیسکریپشنی ڤیددیوەکە بۆتان دائنێ ئەتوانن ژمارە باینەریەکانی خۆتان زیادکەن ڕاستەوخۆ هێکسەدیسیمەڵەکەتان پێڵێ ئێستا ئێمە با دڵنیابین لەم ژمارەیە تەوان بێ سفرەکەن باشە هەر ژمارە ئەسلیەکەی ئەوەی کە لە تو داواکراوە بوو ئەو کۆپیەکەم ئەڕۆمە ناو وێبسایتەکە کەواتە ئەنجامی وێبسایتەکە پێمان ئەڵێ ئەکاتە سێبی 5A کە ئەکاتە هەمان ئەنجام کە ئێمە ئیشمان لەسەر هەنگاوەکان کرد هەرچەندە ئێمە سەرەتا کە ویستمان گروپی 4 باینەری لێدەر بکەین نەمانتوانی چونکە ژمارەکە 14 بوو 2 سفریشمان زیاد کرد لە دەستە چەپ بەڵام ئەنجامەکەمان ڕاستە هەمان ئەنجامە کە لە وێبسایتەکە پێمانی پیشاندە کەواتە ئەوەی گرنگە کە ئەنجامەکەت ڕاست بێ گرنگ ئەوە نییە کە تۆ لە سەرچ ڕێگایەک ئیشی لەسەرەکەی باشە بەڵام ئەوەی لای من پێویستە کە پێت بڵێ ڕێگایەکی ئاسان هەڵبژێرە کە بابەتی لە بەرکردنی تێدا نەبێ واتە لیستێکی گەورە و دوور و درێژ لەبەر مەکە ژمارەی باینەری تێدا بێ چونکە هەر هەڵەیەک لە ژمارەیەک ڕاستەخۆ ئەنجامەکەت هەڵاکە بەڵام ئەو ڕێگای کە ئێمە لەم وانەیە باسمان کرد هەنگاوەکان زۆر ئاسانن زۆرێک و پێکن و ئەنجامەکەشت ڕاست و دروستە کەواتە هەوڕیان گەشتە کۆتایی ئەم وانەیە هیوادارم زۆر باشی لەم وانەیە تێگەیشت بن وانەی داهاتوۆتان بینەوە هەر شاد و بەختەوەر بن خوداحافیز